سینۆها پزیشکی تایبەتی فێرعەون، نووسینی میکا ڤاڵتاری، وەرگێڕانی سەیدای شێخ زورار، خوێندنەوەی زانە عەبدوڕەحمان. بەشی 33ەم، بەندەکەی پێشوو کاپتا. پاشەوەی شاژنی میسر کچی چوارەمی بوو، بەڵام ویستی خواکان وابوو ئەو بەردەوام کچی ببێت و لە دوای ئەویش دیسانەوە دوو کچی تری بوو بە خاوەنی 6 کچ. لە سووریا هەواڵی ترسناکە گەیشت. لە دوای گەیشتنی هەر هەواڵێک کە لەسەر لەوحەیەک لە سۆفاڵ یان خاکی ڕووسی لە کوورە سوورکراوەدا، من دەچوومە جێگەی وەرگرتنی لەوحەکان بۆ ئەوەی بیان خوێنمەوە، چونکە فێرعەون خۆی ئەم لەوحانەی نەدەخوێندەوە. کاتێک کە من ئەو لەوحانەم دەخوێندەوە، دەنگی هاویشتنی تیرەکانم لە نزیک گوێمەوە دەبیست و بۆنی سووتانمە کرد و گوێم لە هاواری ئەو پیاوانە بوو کە سەریان ئەبڕن و یان سکیان هەڵەدڕن. ناڵەی مناڵانمە هاتە گوێ، چونکە سەربازەکانی پاشای وڵاتی ئامورۆ وەحشی بوون و چاوپۆشیان لە کوشتنی مناڵانیش ناکرد، بەتایبەت لەبەر ئەوەی کە ئەفسەرەکانی هاتی فەرماندەی ئەوانیانە کرد. لە نێوان ئەو ئەلواحانەی کە لە سووریاوە بۆ ئەخناتونە هات، نامەکانی پاشای ئورشەلیم و پاشای بەیتلوسیش دەبینران. ئەم دوو پاشایە بەرامبەر بە فێرعەونی میسر وەفاداری خۆیان دەرەبڕی و ئەیانوت ئێستا لە مەترسی پاشای ئامورۆ داین و هاتی یارمەتی پاشای ئامورۆ دات و داوایان نەکرد کە فێرعەون لەشکر و چەکیان بۆ بنێرێ. بەڵام مەخناتون بە جۆرێک لە خوێندنەوەی نامەکان دڵگرانە بوو کە دوای ئەوەی هەر نامەیەگە هات بە فەرمانبەری تایبەت بە تۆمارکردنی دەستپارت کە تۆماری بکات و لەو کاتەدا من دەچوومە تۆمارگە و ئەو نامانم دەخوێندەوە. بۆیە تەنها دوو کەس ئەو نامانەیە خوێندەوە کە لە سووریاوە هاتن، یەکێکیان بەرپرسی تۆمارکردن و ئەوی تریان من بووم. کاتێک کە ئورشەلیم بەرامبەر بە شاڵاوی پاشای ئامورۆ تێکشکا، دەسەڵاتدارانی تری سووریا کاتێک کە بینیان ناتوانن لەگەڵ پاشای ئامورۆ شەڕ بکەن، لەگەڵیدا هاودەست بوون و یەکیان گرت. اینجا هورمهەب کە تا ئەو دەمە بەنهێنی بەناردنی کانزای فلز بۆ دەسەڵاتدارانی سووریا هاوکاریانیە کرد، لە مەمفیسەوە هاتە شاری ئاسۆ بۆ لای فێرعەون و وتی ئەخناتون ڕێگەم بدە کە من 100 جار 100 سەرباز بخەمە کار و بە 100 گالیسکەی جەنگیەوە بەرەو سووریا بڕۆم، هەموو سووریات بۆ بسەنمەوە. ئەخناتون کە لەو کاتەدا لە بیستنی هەواڵی شکانی ئورشەلیم دڵگران بوو، وتی پاشای ئورشەلیم کە من ناوی ئەوم فەرامۆش کردووە، پیاوێکی پیرە و من کاتێک کە مناڵ بووم ئەوم لە تەبەز بینی کە بۆ لای باوکم هاتبوو. ڕوانیم ڕیشێکی درێژی هەیە و ئێستا کە ئورشەلیم کەوتۆتە دەست پاشای ئامورۆ، من ئامادەم قەرەبووی زیانەکانی پاشای ئورشەلیم بدەم. لەگەڵەوەشدا کە باری وەرگرتنی باج لە میسردا باش نییە، من موچەیەک بۆ پاشای ئورشەلیمە بڕمەوە و ملوانکەیەکی زێڕی بۆ نێرم کە بە ملیەوە بکات و سەربەرز بێ. هورمهەب وتی ئەو چیتر ناتوانێت سەربەرز بێ، چونکە سەریان لە لەشی جا کردوتەوە و پاشای ئامورۆ جامێکی گەورەی لە کاسەی سەری ئەو دروست کردووە و بەزێر نەخشاندوێتی بۆ پاشای هاتی ناردووە. کار کاتێک شەراب دەنۆشێتەوە بەو جامە بینۆشێتەوە. ئەخناتون پرسی تۆ لەکوێم هەواڵت بیستووە؟
هورم هەبووتی من بەهۆی سیخوڕی و جاسووسەکانی خۆمەوە لەم هەواڵە ئاگادار بوومەوە. فرعون وتی من سرم سوڕماوە کە چۆن پاشای ئامورۆ ئەم کاری کردووە، چونکە ئەو لە دۆستەکانی من بوو، خاچی ژیانی لە من وەرگرتووە، بەڵام من لەوانەیە لەبارەی ئەو لە هەڵەدا بووبم ئەو پیاوێکی دڵڕەش بێ. بەڵام سەبارەت بەوەی کە ئەیڵێی 100 جار 100 سەرباز بەکار بخەی بە گالیسکەی جەنگیەوە بەرەو سووریا بڕۆی، ئەم داوایەت ڕەتەکەمەوە، چونکە خەڵکی لە میسردا بە بۆنەی باج و خراپبوونی بەرووبووم ناڕازین و ناتوانین ئەم هەموو سەرباز و گالیسکەیە ئامادە بکەین. هورم هەبووتی سوێن دەدەدەم بە ئاتون، ئێستا کە ناتەوێت لەشکرێکم بدەیتێ، هەر نەبێت دە گالیسکەی جەنگی و دەجار دە سەربازم بدەرێ بۆ ئەوەی بەرەو سووریا بڕۆم و بەرگری لە ئەو بەشەی سووریا بکەم کە هێشتا نەکەوتۆتە دەست پاشای ئامورۆوە. فرعون وتی خوای من ئاتون ڕێگە بە خوێن ڕشتن نادا، لەبەر ئەوە من لە سووریادا ناجەنگم و وای بە باش دەزانم کە سووریا ئازاد و سربەخۆ بێت و شەڕ دروست نەبێ. لە دوای ئەوەی کە سووریا سربەخۆ بوو، دەسەڵاتدارانی ئەوێ یەکێتیەکمان لەگەڵ پێک دەهێنن، ئێمە لەگەڵ سووریادا بازرگانی دەکەین، چونکە سووریا پێویستی بە ئێمە بێ، ژیانی سریانیەکان بە گەنمی میسرەوە بەندە. هورمهەب کە تووڕە بوو لەبەر ئەوەی بەسەر خۆیدا زاڵ بوو، تووڕەیەکەی خۆی دامرکاندەوە و وتی ئەخناتون، ئایا تۆ وازانی کە پاشای ئامورۆ لە دوای داگیرکردنی سووریا بە ئەوەندە واز دەهێنێ؟ هەر پیاوە مناڵێکی میسری کە کوژدێت و هەر شارێکی سووریا کاکەوێتە دەست ئەوەوە هێزی لە خۆباییبوونی ئەو زیاترەکات و لە پاش دەست بە سەراگرتنی سووریا بیر لە داگیرکردنی سەرزەمینی سینا کاتەوە و ئێمە لە کانەمسەکانی سینا بێبەژە بین، ناتوانین سەرەڕەم لە مز بۆ تیر و نێزەکانمان دروست بکەین. فرعون وتی من جارێکیان پێم وتی کار کاتێکداری ڕمەکان بتاشن سەرەکەی تیژ دەبێت و پێویست بە سەرەڕمی مسین ناکا، ئەم قسانی تۆ هۆشی منە شێوێنێت و ناهێڵێت ئەو سرودە نوێیە تەواو بکەم کە بۆ ئاتونیە چڕم. هورم هەبووتی ئەخناتون، لە پاشەوەی پاشای ئامورۆ زەوی سینای گرت دێتە ناو میسرەوە و میسری خوار و داگیرەکە، چونکە سووریا بەبێ گەنمی میسر ناژی و ئەگەر تۆ ترست لە سووریا نییە ئەوە لە هاتی بترسە، چونکە هاتی ئەمڕۆ هاوپەیمانی پاشای ئامورۆیە، بەڵام من بەهۆی سیخوڕەکانی خۆمەوە لە بارودۆخی هاتی ئاگادارم و ئاگادارم لەوەی کە پاشای هاتی ئەوێ بەتەنیا دەست بەسەر میسردا بگرێ. ئەخناتون وەکو ژیرێک کە بە قسەی شێتێک پێ بکەنێ کەوتە پێکەنین و وتی هورم هەب، لەو ڕۆژەوەی کە مرۆڤ دروست بووە هەتاکو ئێستا هیچ دوژمنێ نەهاتۆتە خاکی میسرەوە، چونکە میسر بەهێزترین و دەوڵەمەندترین وڵاتی جیهانە، بەڵام لەبەر ئەوەی تۆ مەترسیت نەمێنێ پێتەڵێم کە هاتیەکان خەڵکانێکی کێوی و وەحشین و لە چیاکانە ژین و مێگەلەکانی خۆیان لە دامێنی چیاکان ئەلەوەڕێنن و ئەوەندە هەژارن کە ناتوانن شەڕ بکەن. وڵاتی میتانیش کە دۆستی ئێمەیە دەکەوێتە نێوان ئێمە و هاتیەوە. من خاچێکی ژیانم بۆ پاشای هاتی ناردووە و بەپێی داواکاری خۆی هەندێ زێڕم بۆ ناردووە
بۆ ئەوەی پەیکەری من لە پەرزگەی خۆیدا هەڵبواسێ. لەبەر ئەوەش کە هەر کاتێ پێویستی بەزێر بوو دەتوانێ لێم بسەنێ، کەواتە پەلاماری میسر نادا. من ڕوانیم کە بە جۆرێ دەموچاوی هورمهەب لە تووڕەییدا گرژ بووە کە لەوانەیە نەتوانێ خۆی ڕابگرێ. لەبەر ئەوەش کە پزیشکی فیرعەون بووم، بەردەوامی ئەم گفتوگۆ نالەبارەم بۆ فیرعەون با خراپەزانی لەوانە بوو باری تەندروستی تێک بدا. هورمهەبم لای فیرعەون هێنایە دەرەوە و لە پاش ئەوەی کە لە کۆشکی ئەخناتون چوینە دەرەوە، هورمهەب وتی: ئەم پیاوە بەڕادەیەک لە باری ژیان و ئەم جیهانە بێ ئاگایە کە داماوترین بەندەکانی ئێمە لە ئەو زیاتر ئاگاداری بارودۆخی دنیان. فیرعەون وازانێ کە بە ناردنی خاچی ژیان یان زێر دەتوانێ خۆی لەوان بپارێزێ کە چاویان بڕیوەتە خاکی میسر و بێ ئاگایە لەوەی کە میسر لەبەر ئەوەی دەوڵەمەندترین وڵاتی دنیایە، خەڵکانی تر هەوڵی داگیرکردنی ئەم زێد و نیشتیمانەدەن بۆ ئەوەی دەست بەسەر زێر و پارە و گەنمی میسردا بگرن. سەیریش ئەوەیە کە کاتێک فیرعەون لەگەڵمدا دوێ، لەگەڵ ئەوەشدا کازانم لە هەڵەدایە، بەڵام حەزم لە قسەکەیەتی، چونکە ڕوانم کە ئەو بە دڵپاکیەوە قسەکات و لە قسەکانیدا مەرایی و ڕیایی و فریوکاری بەدی ناکرێ. لێم پرسی ئایا چی دەکەی؟ ئایا لە شاری ئاسۆ دەمێنیەوە یان دەگەڕێیتەوە؟ هورمهەب وتی: ئەگەر لەم شارەدا بمێنمەوە، ڕۆژانە بۆ کۆشکی فیرعەون بچم و وەکو دەرباریەکانی تر گوێم لە ئەم قسانە بێ، لەوا ترسم کە لە دوای چەند ڕۆژێک وەکو دەربارەکانی ئەخناتون سنگ پێیا بکەم و چاوەڕوانی ئەوەم لێ بکەن کە شیر بدەمە مناڵان و وا باشترە بگەڕێمەوە. لە دوای ڕۆیشتنی هورمهەب من تووشی ناڕەحەتی بووم، چونکە تێگەیشتم کە من بۆ هورمهەب هاوڕێیەکی باش و بۆ فیرعەون ڕاوێژکارێکی دڵسۆز نیم. منە بوایە ڕاستیم بە فیرعەون بوو تایە، هەتاوەکو بزانێ کە لە هەڵەدایە و من کە سەفەرم بۆ وڵاتانی سووریا و هاتی کرد و چاوم بە پاشای ئامورۆ کەوت کە وڵاتەکەی لە سووریایە، بینیم کە لە هاتی چۆن خۆیان بۆ شەڕ ئامادەکەن. دەبوایە فیرعەونم تێبگەیاندایە کە ئامورۆ و هاتی دوژمنێکی ترسناکن و ئەگەر بەرگری نواندنی نەبێ میسەرداگیرەکەن. بەڵام ئەمدی جێگەی نووستنەکەم نەرمە و چێشتەکەم باشترین خواردنەکانە لە گۆشتی مراوی و گیان لەوەرە چوارپێکانە. ژیانێکی ئاسوودەم هەیە، نەم ئەویست ئەو حەسانەوەیە لە خۆم تێک بدەم. ئەگەرچی من حەزم بە کۆکردنەوەی زێڕ و پارە نەبوو، بەڵام لە ژیانی ئاسوودەیی دەرباری کۆشت چێژم وەرەگرت و ئەمزانی ئەگەر ڕاستەقینم یان حەقیقەتەکەم بە فیرعەون بوو تایە دڵگرانە بوو. لەگەڵ ئەوەشدا کە کینەی لە دڵ نەدەگرت، بەڵام لە تاو تووڕەیی منی لە دەربار دوور دەخستەوە بۆ ئەوەی چیتر ئەو دەموچاوە نەبینێتەوە کە دەبێتە هۆی دڵڕەنجاندنی. هەروەها وا بیرم دەکردەوە کە من پیاوێکی پزیشکم و ئەرکی من چارەسەری نەخۆشەکانە، نەک بەرگریکردن لە لەشکری خەڵکی. و کاتێک فیرعەون گوێ لە بۆچوونی فەرماندەی سەربازی خۆی واتە هورمهەب نەگرێ، ئیتر چۆن ڕای من وەردەگرێ کە پزیشکێکم. لەگەڵ ئەوەشدا کە فیرعەون دەیزانی هورمهەب پیاوێکی سەربازیە، بەڵام بۆچوونەکەی ڕەتەکردەوە. ئاشکراشە کە بیرۆکەکەی منیشی هەر بەدڵ نابێت کە پزیشکێکم و دەڵێ تۆ
لە هونەری سەربازی و ڕامیاری شارەزاییت نییە و وا باشترە کە دەست لە کارێک وەرنەدەی کە پەیوەندی بە تۆوە نییە. لەم کاتەدا کچی دووەمی فیرعەون کە ناوی مەلەک تاتون بوو نەخۆش کەوت، تای لێهاتوو دەکۆکی و لە ڕوو لاواز بوو. من بە وردی لێمڕوانی بۆم دەرکەوت کە هۆی ناساغیەکەی لاوازی باری کشتی لەشیەتی و بۆ بەهێزکردنی توانای لە شولاری تێکەڵەی بەهێزبەخشی مقەویم پێخوارد و فیرعەون لە نەخۆشیەکەی مەلیک تاتون دڵگران بوو، چونکە کچەکانی خۆی خۆش دەویست و کچی یەکەم و دووەمی ئەو زۆرجار لە میوانداریە گەورەکان لەگەڵ فیرعەوندا بوون و هەر جارێک کە فیرعەون دەیویست شتێک بداتە خەڵکی بەهۆی یەکێک لە ئەو دوو کچانەوە ئەیدا پێیان. لە پاش نەخۆشکەوتنی مەلیک تاتون فیرعەون زیاتر بەرامبەر بەو کچە خۆشەویستی دەرەبڕی و ئەمەش فەرمانێکی سروشتیە، چونکە باوک مناڵە نەخۆشەکەی خۆی زیاتر خۆشەوێ. فیرعەون ڕۆژانە چەند جارێک لە مەڕباری تەندروستی کچەکەیەوە پرسیاری لە منە کرد و ئەیوت ئایا کچەکە مەمرێ؟ منیش پێمەوت کە کچەکەی تۆ هیچ نەخۆشیەکی نییە کە بمرێ و هۆی نەساغیەکەی لاوازی لەشیەتی و ئەم نەخۆشیە چارەسەرە کرێ و ئەو ئەیوت ئەگەر نەخۆشیێکی تایبەتی نییە ئەی بۆ چییە کۆکێ؟ منیش وەڵامم ئەدایەوە و ئەموت ئەویش بەهۆی لاوازی جەستەیەتی. فیرعەون لە ناڕەحەتی نەخۆشی کچەکەی لە ڕوو لاواز بوو. من لە کۆشکدا دوو نەخۆشم پەیا کرد کە یەکێکیان فیرعەون و ئەوی تریان کچەکەی بوو. هەموو کاتەکانی من لە پارێزگاریکردنی ئەو دوانەدا بەسەرە چوو، چونکە ئەم دوو نەخۆشە لای من زیاتر لە نەخۆشەکانی میسر و هەموو ئەو خەڵکانەی کە لە وڵاتدا لە برسێتیدا ڕەنجیانە برد گرنگیان زیاتر بوو، لەبەر ئەوەی کە هەموو کاتەکانی من لە چارەسەرکردنی فیرعەون و کچەکەیدا بەسەرە چوو. نەم دەتوانی گەورەکان و پیاوە پایە بەرزەکان بە وردی چاو لێ بکەم. ئەوان دەیانوت سینۆها کە لە ڕابردوودا بێفیز بوو ئێستا لە خۆی بایی بووە لەبەر ئەوەی کە دکتۆری تایبەتی فیرعەونە، وا دەزانێ کە خەڵکی تر شایەنی ئەویان نییە کە چاویان لێ بکە. لە کاتێکدا کەوا نەبوو ئەو دیقەت و وردیەی کە بۆ چاولێکردنی فیرعەون و کچەکەی بەکارم دەهێنا دەبووە بربەستێک کە بتوانم بە باشی پارێزگاری لە ئەوان بکەم. سەرەڕای ئەوەش من قەڵەو ببووم، نەمەتوانی وەکۆ ڕابردوو بە گورج و گۆڵی بەڕێدا بڕۆم و سرم ئەڕووتایەوە و ئەمزانی کە بە زوویی توپ بەسەرمەوە نامێنێ و لە کاتی نووسندا بەهۆی قەڵەویەوە پرخەپرخمە کرد و لەگەڵ ئەوەشدا کە لە ماڵەوە تا کۆشکی فیرعەون ڕێگەیەکی دوور نەبوو، بەڵام بۆ ڕۆیشتنە ئەوێ سواری کەژاوا بووم. منم زانی کە تاوەکو وەرزەکە نەگۆڕێ وەزعی کچەکەی فیرعەون باشتر نابێتەوە و هەر ئەوەندە کە ئاوی نیل بەرز بۆوە باری تەندروستی مەلیک تاتون بەرەو پێشترە چوو. هەرچەندە کچەکەی زیاتر داهاتە سەرخۆ باوکیشی چاکترە بۆوە. کاتێک کە هەستم کرد فیرعەون و کچەکەی هەردووکیان چاک بوونەتەوە بە فیرعەونم وت لەبەر ئەوەی تۆ و مەلەک تاتون سەلامەتی خۆتان بەدەستهێناوەتەوە منیش لێرە کارم نەماوە، ڕێگەم پێ بدە سەفەرێک بەرەو تەبەس بکەم، چونکە ڕوحم بۆ تەبەس و مەیخانەی کلکی تیمساح و مەریت و تەنانەت بۆ کاپتاش بە پەژارەیە
فێرعەون وتی من ڕێگە بە سەفەرکردنەکە دەدەم، بەڵام لە ڕێگەدا سەلامی من بگەیەنە بەو جوتیارانەی کە لە زەویەکانی ئاتوندا سەرقاڵی کوشت و کاڵن و لە گەڕانەوەتدا لە مەڕوەزعی ئەوان هەواڵی دڵخۆشکەرم بۆ بهێنا. ئەو زەویانە هەمان ئەو کێڵگانە بوون کە لە ڕابردوودا هی ئامۆنی خوای پێشوو بوون. فێرعەون ئەو زەوی وزارانەی لە ئامۆن سەندبۆوە و بەسەر هەموو ئەو کەسانەی کە بە تەمای کوشت و کاڵ بوون دابەشی کردبوو. من خوا حافیزم لە فێرعەون کرد و بە کەشتی بەرەو تەبەس هاتمەوە. لە ڕێگەدا هەموو ڕۆژێ چەند جارێ لە هەردوو لای ڕووباری نیلدا دەوەستام و لەگەڵ گوند نشینەکاندا گفتوگۆم دەکرد بەبێ ئەوەی هەز بە ماندوێتی بکەم، چونکە جێی من لە کەشتێکەدا لە ژێر ساباتێکی فێنک بوو. چێشتەکەشم لە کەشتێکی تردا بە شوێن منەوە بوو، خواردنی بەتامی بۆ لێدەنام و لەبەر ئەوەی دیاریمان بۆ دەهات بەردەوام ئازوقەی تازەمان هەبوو. ئەو ناوچانی من پێیدا تێپەڕیم زەوی وزارێک بوو کە پێشتری خوای ئامون بوو. من لە سەرەتای ئەم پەڕتووکەدا باسم کرد کە لەبەر ئەوەی خوای ئامون ماوەیەکی درێژخایەن لە میسردا خوایەتیە کرد، کاهینەکانی ئەو توانی بوویان بەشێکی فراوان لە زەویە کوشت و کاڵەکانی میسر لە هەردوو بەری نیلدا بکڕنەوە. لە سەردەمی خوایەتی ئامون زۆربەی زەویە کوشت و کاڵەکانی میسر یان هی پەرزگەی ئامون بوو یان جوتیارەکان ئەو کێڵگانیان لە ئامون بەکرێ وەردەگرت و کاریان تێدا دەکرد و لە میسر زەوی کوشت و کاڵی تەنها لە ئەمبەر و ئەوبەری نیلدا هەبوو. لە جێگەیەکی تر زەوی لەبار بۆ ئەو مەبەستە نەبوو مەگەر بە شێوەیەکی ڕیسپەڕی کە ئەویش بە مەرجێک کە کانیاوی تێدا بوایە. کاتێک کە فێرعەون ئەو زەویانی بەسەر جوتیاراندا دابەش کرد، کۆمەڵێکی زۆر لە خەڵکی کە کاریان کوشت و کاڵ نەبوو لە ناو زەویەکانی ئاموندا کەوتنە کوشت و کاڵ و لەو جۆرە کەسانە لە هەردوو بەری نیلدا هەبوون. من دەمبینین جوتیارەکان لە ڕوو لاواز بوون، ژنەکان گلەییان لەکەمی شیری مەمکیان و لاوازی مناڵەکانیانە کرد و کەندووە نیوە بەتاڵەکانی خۆیان نیشانی منەدا و ئەیانوت بڕوانن بەشە گەنمەکەمان چەند کەمە و خوای پێشوو لێمان تووڕەیە و نەفرەتی لە گەنمەکانمان کردووە. کاتێک کە سەیری گەنمەکانیانمە کرد، ئەمدی گەنمەکانیان پەڵەی پێوەیە وەکو ئەو بوو کا زوڵۆپە خوێن ڕژابێتە سەر گەنمەکە. جوتیارە نوێیەکان ئەیانوت کاتێک کە ئێمە دەستمان بە کوشت و کاڵ کرد، پاش دروێنە ڕوانیمان کە گەنمەکان ئەم پەڵانەی پێوەیە. وامانزانی لەبەر ئەوەی نەشارەزاین یەکەم جارمانە ناتوانین گەنم و بەرهەم بێنین، بەڵام دوایی تێگەیشتین کە جوتیارە خاون ئەزمونەکانیش لە خراپی بەروبوومەکانیان دەناڵێنن. ئەو کاتە زانیمان کە لەبەر ئەوەی زەویەکانمان هی خوای پێشوو بووە ئامون نەفرەتی لێکردوین. جگە لە نەهاتی گەنمەکە هەندێ ئاسەواری تریش دێتە بەرچاو کەوای دەردەخا ئێمە کەوتوینەتە بەرتوڕەی ئامون. بەیانیان کە لە خەو هەڵدەستین لە کێڵگەکانی خۆمان جێپێ دەبینین و دەڕوانین نەمەمەکانیان شکاندووە و بیرە ئاوەکان مردارەوە بووی تێدا دەدۆزینەوە بە جۆرێک کە ناتوانین ئاوی ئەو بیرانە بخۆینەوە و جۆگەلەکانی ئاودێریمان بەهۆی لم و خۆڵ دەبەسرێت و مەڕ و ماڵەتەکانمان نەخۆشیان تێکەوێت و ئەمرن. هەندێک کەسیش لە کاتێکدا کە نەفرەت لە فێرعەون و خواکەیەکەن زەویەکانی خۆیان بەجێ هێڵن و بەرەو شارەکانە ڕۆن کە دەست بە پیشەی ڕابردووی خۆیان بکەنەوە.
بەڵام ئێمە بە بۆنەی ئەوەی کە هێشتا ئومێدمان بە خواکەی فیرعەون و خاچی ژیانەکەی هەیە لێرە ماوینەتەوە و وا بیر دەکەینەوە کە لەوانەیە خواکەی فیرعەون بتوانێ بەرامبەر بە خوای پێشوو پارێزگاری لە ئێمە بکە. هەرچەندە هەز دەکەین کە هێزی خوای پێشوو لە خواکەی فیرعەون زیاترە و ڕۆژێک دادێ کە ئێمە لە برسا ئەمرین یان ناچارە بین وەکو خەڵکی تر ئەم زەویە نەفرەت لێکراوانە بەجێ بهێڵین و بەرەو شار بچین. لەم سەفرەدا من سرم لەو قوتابخانە نوێیەکانیش دەدا و مامۆستاکان کاتێک کە ملوانکەی زێڕی منیانەدی و ئەیان بینی کە خاچی ژیانم بەملەوەیە دەیانزانی کە من یەکێکم لە گەورەکانی کۆشک و ملکەچمە بوون، بەڵام نەیانەتوانی ناڕەزایی خۆیان دەرنەبڕن و ئەیانوت ئێمە لەبەر ڕەزامەندی فیرعەون و خواکەی ئەو کە پەرە بە نووسینی نوێدا ئامادەین زەحمەت بکێشین، بەڵام ئەم خەتەی خوای نوێ حەزی لێیەتی دەڵێ دەبێ لە سەرەتای تەمەنی مناڵیدا فێری مناڵان بکرێ، خەتێکی گەوجانەیە کە نەجوانی تێدایە و نەدەتوانێ ئەو زانستەمان نیشان بدا کە ئێمە فێری بووین. لە ماوەی 2000 ساڵەوە لە دروستکردنی هەرەمەکانەوە تاوەکو ئەمڕۆ زانست و زانیاری ئێمە بە خەتی کۆن نووسراوەتەوە و ئەمڕۆ دەبێ واز لە هەموو ئەوانە بهێنین و بە زۆرە ملێ فێری خەتی نوێ بین بۆ ئەوەی هەموو کەسێ فێری خوێندەواری بێ. لە کاتێکدا کە ئەهرامەکان هاوکات لەگەڵ خەتی کۆندا دروست کراون، بەهۆی خەتی کۆنەوە میسر توانی ببێتە گەورەترین گەلی جیهان و زانست و زانیاریەکانی دنیای ڕووناک کردەوە. ئێمە بۆ فێرکردنی ئەم خەتە نەلەو هەمان هەیە و نەقامیش و ناچارین کە بەدار شێوەی خەتی نوێ لەسەر لم بۆ مناڵان بکێشین و دایک و باوکی مناڵەکان کە خەتی نوێ بە دروستکراوی خوای نوێ دەزانن لە ئێمە ناڕازین لە کاتێکدا تاوانی خوای نوێیە نەک ئێمە. هەروەها لەبەر ئەوەی کە لە ئێمە ناڕازین دەستڕەنجی ئێمە بە تەواوەتی نادەن و دەفرە گەنمەکەی دەماندنێ بەشی سەرەوەی بەتاڵە و وردبینی دەکەن کە ڕۆنی زەیتونی تێکچوو ئاوی جۆی ترشاومان بدەنێ. یەکێک لەو شتانەی کە ئێمە هێشتا نەمانتوانیوە لە فیرعەون و خواکەی بگەێنین ئەوەیە کە خەتی نوێ تەنها ئەو مناڵانە دەتوانن فێری بن کە زیرەکن، و خوای فیرعەون دەڵێ کە دەبێ کچەکانیش فێری ئەم خەتە ببن. لە کاتێکدا کە فێرکردنی ئەم خەتە بە کچان هیچ سوودێکی نییە، چونکە کچ نەدەتوانێ ببێت بە پزیشک و نە بە کاتب و نە بە میعمار و نە بە ئەندازیار. من هەندێک کات مامۆستاکانم تاقیە کردەوە بۆم دەرکەوت کە زانیاریان زۆر کەمە و تەنانەت خەتی کۆنیش بە تەواوەتی نازانن، بەڵام لەبەر ئەوەی بتوانن بە ئاسوودەیی بژین خاچی ژیانیان بە ملەوە کردبوو خۆیان بەلایەنگری خوای نوێ نیشانەدا. وەرزێرەکان زۆر لە مامۆستاکان بەگلەیی بوون، بە منیانەوت سینۆها تۆ لەبەر ئەوەی لە فیرعەونەوە نزیکی پێی بڵێ کە ئێمە لە زەحمەت و زیانی قوتابخانەی نوێ ڕزگار بکە، چونکە مامۆستاکانی ئەم قوتابخانەیە لە تیمساحەکانی ڕووباری نیل زۆر خۆرتر و سکپەرسترن و هەرگیز تێر نابن و هەرچەندە گەنم و ڕۆنی زەیت و ئاوی جۆیان نەدەینێ ئەڵێن کەمە و ئەگەر بەهۆی فرۆشتنی گەنمەوە حەڵقە مسێکمان دەست بکەوێ لێمان ئەسێنن و پێستی مانگاکانمان لێوەرەگرن و ئەیفرۆشن.
بۆ ئەوەی شەرابی پێ بکڕن. بە ڕۆژیش کە لە دەشت خەریکی کوشت و کاڵین دەچنە ماڵەکانمانەوە و کەلوپارەکانمان ئەدزن و بەردەوام باشترین و بە نرخترین شتەکانیش بۆ دزی هەڵەبژێرن و کاتێکیش ناڕەزایی دەرەبڕین کە بۆچی شتەکانمان ئەدزن دەڵێن خوای نوێ وتوێتی کە هەمووان یەکسانن و لەبەر ئەوە پیاوێک لەگەڵ پیاوێکی تردا یەکسانە، کەواتە کاتێ کە یەکێک شتێکی هەیە فەرق ناکە هی خۆی بێت یان هی کەسێکی تر. من ئەم گلەییانم دەبیست و نەم دەتوانی سەبارەت بە ناڕەزاییەکەیان هەڵوێز وەربگرم، چونکە فیرعەون بە منی نەوت بوو کە بۆ وەڵامدانەوەی سکاڵاکانیان هیچ کارێک بکەم، تەنها وتی سەلامی من بگەێنە بە جوتیاران. بەڵام من سەرزەنشتم دەکردن و دەموت کشت و کاڵ پێویستی بە ماندوونەناسی و دان بە خۆداگرتندا هەیە و ئێوە لە تەممەڵی خۆتانە کە باش خزمەتی ناکەن، لەبەر ئەوەشە کە بەروبوومەکانتان لە ناو دەچێت و ئەگەر شەوان وریابن کەس نەمامە جوانەکانتان ناشکێنێ و مردارەوە بوو ناخاتە ناو بیرەکانتانەوە کە جۆگە لە ئاوەکانتان بگیرێ. ئێوە لەبەر ئەوە حەز ناکەن کامناڵەکانتان بۆ قوتابخانە بڕۆن، چونکە ناتانەوێ دەستحەق بدەنە مامۆستاکانتان و هەروەها لەبەر ئەو شتانەیە کە لە کێڵگەکانتاندا سوود لەو مناڵانە وەربگرن و کاریان پێ بکەن. من ئەگەر لە جیاتی فیرعەون بوومایە لە سیرکردنی ئێوە شەرمەزارە بووم، چونکە ئێوە ناتانەوێ سوود لەو زەویانە وەربگرن کە فیرعەون داوێتی بە ئێوە، لەگەڵ ئەوەشدا کە ئەم زەویانە بە پیترین زەوی وزاری میسرە، چونکە خوای پێشوو هەمیشە ئەو زەویانەی داگیرە کرد کە لە هەمویان بە پیتر بوایە و ئێستا ئەم زەویانە لە ژێر دەستی ئێوەدایە و ئێوە بەهۆی کەمتەرخەمی لە ناوی دەبەن و مەڕ و ماڵاتەکانتان دەکوژن بۆ ئەوەی کەڵک لە گۆشت و پێستیان وەربگرن. بەڵام ئەوان ئەیانوت ئێمە نەمانەویست ژیانی ئێمە بگۆڕێ، چونکە ئێمە خەڵکانێکی هەژار بووین. باوکی ئێمە ئەیانوت کاتێک کە مرۆڤ هەژارە نابێت خوازیاری گۆڕانکاری بێ، چونکە هەموو گۆڕانکاری وەرچەرخانێ بە قازانجی دەوڵەمەندەکان و زیانی هەژارەکان کۆتایی پێدێت و لە دوای هەر گۆڕانکاریەک لە ژیاندا دەوڵەمەندەکان بە دەسەڵاتترە بن. بەڵام گەنم لە کوندەی هەژارەکاندا ڕوو لە کەمیەکات و ڕۆنزەیتی دیزەکاندا بەزێ. من وام دەردەخست کە باوەڕم بەم شتانە نییە، بەڵام لە دەروونمدا دانم بە قسەکەی ئەواندا دەنا، چونکە دەمزانی کە لە دوای هەر وەرچەرخانێکی گەورەی ژیانی کۆمەڵایەتیدا ئەو گۆڕانە سوودی بۆ هەژاران نابێ، بە قازانجی دەوڵەمەندەکانە. لەوانەشە کە بە شێوەیەکی کاتی هەندێک لە دەوڵەمەندەکان هەژار بکەونەوە، وەکو چۆن کاینەکانی پەرزگەی ئامون زەوی وزارەکانی خۆیان لەدەستدا و فەقیر کەوتنەوە. بەڵام ئەم ڕووداوە زیانێکە کە تەنها لە یەک چین دەکەوێت و لە دوای ئەو ڕووداوە کۆمەڵایەتیانە سوود و مافەکەی بە نسیبی زەنگینەکانە بێت و نەبووەکان وەکو خۆیانن یان نەبووترە بنەوە. فیرعەون خوای کۆنی لەناو برد و زەویەکانی دابەش کرد بۆ ئەوەی جیاوازی لە نێوان فەقیر و دەوڵەمەندەکاندا نەمێنێ. بەڵام ئەمڕۆ گەورەکان و دەربارەکانی فیرعەون تاقمێکی سەربار و زیادەن کە خۆیان بەلایەنگری ئاتون نیشانەدەن جێی کاینەکانی پێشویان گرتوتەوە و بەبێ ئەوەی هیچ کارێک بکەن ئاسوودا ژین و منیش وەکو ئەوان ببوومە سەربارێک، چونکە منیش وەکو ئەوان کارێکی سوودمەندم ئەنجام نادا و هەموو کاهینە نوێکانی لایەنگری ئاتون و هەموو مامۆستان نەخوێندەوارەکان و هەموو گەورە پیاوان کە ئەمڕۆ خۆیان
بە باوەڕداری ئاتون لە قەڵەمەدەن بوونەوەرانێکی بارگرانکەر و سەرباری وەکو ئەو مێشە سەگانەیەن کە لە خوری سەگدا هەیە. ئەم مێشە سەگانەیە بەردەوام خوێنی سەگەکان مژن بەبێ ئەوەی کارێک بکەن. ئێمەش بەردەوام خوێنی گەلی میسرە مژین بەبێ ئەوەی ئیشێک بکەین و قازانجێکمان بۆ میسرەکان هەبێ. ئەو مێشانەی لە خوری سەگدا هەن لەوانەیە وا بیر بکەنەوە کە لە سەگ باکەڵکترن و سەگەکان بۆ ئەوە دروست بوون کە ئەمانە خواردنیان لێ دەست بکەوێ. خۆیان بوونەوەری ئەسلین و سەگ بوونەوەرێکی لاوەکیە. ئێمە ژوا بیر دەکەینەوە کە بوونەوەرێکی بەرجەستە و بنچینەین و گەلی میسر بۆ ئەوە هاتۆتەکایەوە کە ئێمە لەسەر ئەوان بژین. بەڵام وەکو چۆن سەگ بەبێ مێش بەختەوەرترە، گەلی میسریش ئەگەر لەدەست ئێمەی سەربار ڕزگاری بێ بەختەوەرترە بێ. لەم هزرەی کە منیش بوونەوەرێکی سەربار و بەلاشخۆرم دڵگران بووم و لەو کاتەدا تەممەڵی جووتیاران لە بەرچاوم ئاساییتر بوو. کەشتیەکەی من لە ڕۆیشتن بەرەو تەبەز بەردەوام بوو تا ئەو دەمەی کە سێکێوەکەی هەمیشە پاسەوانی تەبەز دەرکەوتن و باڵەخانەکان و باخەکانی شارمان لێ دەرکەوت. لە پاش ساڵەهای دووربوون بەبینینی تەبەز ئەوەندە خۆشحاڵ بووم کە وەکو ئەو دەریاوانانەی لە شوێنە دوورەکانەوە بەرەو تەبەز دەگەڕێنەوە. لە ڕووباری نیلدا 2 قاپ شەرابم بەسەر خۆمدا کرد و خۆم پێشت. کەشتێکەم لە ئەسکەلە بەردیە گەورەکانی تەبەز نزیک بۆەوە و لەو کاتەدا بۆنی تایبەت بە بەندەر و ئاوی وەستا و بەرامەی بەهارات و ڕەزین واتە بۆنە هەمیشەیەکانی تەبەسم هەڵمژی. بەڵام کاتێکەوە ماڵەکەی خۆم کە ماڵی مزگەرێ بوو ڕۆیشتم، دارە ناروانەکەم کەوتە بەرچاو. هاتەوە یادم کە من خۆم ئەو دارم چاندبوو. ئەو خانووە لە دیدمدا بچوو کاتە بەرچاو، چونکە من لە شاری ئاسۆ لە خانوویەکدا کە وەکو کۆشک بووە ژیام. لەبەر ئەم هۆیە خانووەکەی ڕابردوو منی شادمان نەکرد و لەو کاتەدا شەرمەزاری دایگرتم چونکە ئەستم کرد کە من گەندەڵ بوومە. چونکە ئەگەر مرۆڤ گەندەڵ نەبوو بێ ژیانی سادەی ڕابردوو کە پڕ بوو لە هەوڵ و تێکۆشان و بەتەنگەوە هاتنی خەڵکی لەلا سووک نابێت و کاتێک کە ناوەندی خزمەتکردن و دەستگیرۆی هەژاران و نخۆشەکان لە تێڕوانینی مرۆڤدا بێبایە خەڵب سەنگێندرێ، نیشانەی ئەوەیە کە جوانکاری و دەوڵەمەندی ڕۆح ڕەش دەکاتەوە و سەرچاوەی سۆزیش وشک دەکا. کاپتا بەندەکەی من لە ماڵە بوو، بەڵام موتی خزمەتکارم لەوێ ئامادە بوو. کاتێک کە منی بینی وتی پیرۆز بێ ئەم ڕۆژە کە گەورەکەم لەم ڕۆژەدا گەڕاوەتەوە، بەڵام ئەوە بزانە کە من لەبەر ئەوەی چاوەڕوانی گەڕانەوەت نەبوومە هەوە دەکەتم خاوێن نەکردوتەوە و جلەکانم نەشتووی. بەڵام پیاوەکان لە هەموو جێگەیەکدا لێک دەچن، لە ناکاودا دەڕۆن و لە کاتێکدا کە کەس چاوەڕێی گەڕانەوەیان نییە پەیدا بنەوە. وتم موتی لەبەر ئەوەی ماڵەکەمان بۆ پێشوازیکردنی من ئامادە نییە لە کەشتێکەم دەمێنمەوە تا خانووەکە ئامادە بێ. بەڵام ئایا کاپتا بینی و ئاگات لێی هەیە؟ موتی وتی بەڵێ، لەبەر ئەوەی کە دەزانێ ئەم خانووە هی تۆیە جارجار دێت و سەرێک دەدا. بەڵام ئەو ئەمڕۆ پیاوێکی دەوڵەمەندە و کاتێک کە لەگەڵ مندا دوێ تێم دەگەیەنێ کە لەگەڵ مندا جیاوازی زۆرە. ئەگەر دەتەوێ بیبینی بۆ مەیخانەی کلکی تیمساح بڕۆ. من بەرەو مەیخانەی کلکی تیمساح ڕۆیشتم. مەرید بەرەو من هات و ڕوانیم قەڵەو بووە، بەڵام جوانیەکەی لە ناو نەچووە. بەڵام لەبەر ئەوەی کە من کراسی گرانبەهام لەبەردا بوو
ملوانکەی زێڕ و خاچی ژیانم بە ملەوە بوو، قژی دەستکردم لەسەر کردبوو، مەریت منی نەناسیەوە و وتی ئایا تۆ جێگەی خۆت لە مەیخانەکە بەکرێگرتووە یان نا، چونکە ئەگەر پێشتر جێگەت نەگرتبێ من ناتوانم لێرەدا خەزمەتت بکەم. وتم مەریت من مافی ئەوەت دەدەمێ کە نەمناسیەوە، چونکە ژنێک کە ماوەیەکی زۆر لە پیاوێک دوور بوو بێ، لەو ماوەیەدا پیاوێکی زۆر لە باوەشی گرتبێ پیاوەکەی پێشوو فەرامۆش دەکا. بەڵام من لە ڕێوە گەیشتوم و پێویستم بە جامێک خواردنەوەی فێنکە و چوارپایەک بهێنا با لەسەری دابنیشم و دوایی پێکێ خواردنەوەم بدەرێ. مەریت بەسەر سوڕمانەوە هاواری کرد و وتی سینۆها ئایا تۆی پیرۆز بێ ئەمڕۆ کە تۆی گەڕاندەوە بۆ ئێرە. مەریت بە پەلا چوارپایەکی هێنا و منی دانیشاند و بەرامبەرم وەستا و بە وردی لێمی ڕوانی وتی سینۆها تۆ قەڵەو بوویت، چاوەکانت وەکوو ڕابردوو نادرەوشێتەوە، بەڵام لە ڕوخسارتدا ئاسەواری ئارامی و ڕەزامەندی ئەبینرێ، وەکو پیاوێک وای کە لە ژیاندا هەرچێکی ویست بێ دەستی کەوتووە، هەست بە هیچ پێویستێکی تر نەکا. پاشان قژە دەستکردەکەی لەسەر سرم هەڵگرت و سەرە لووسەکەمی نەوازش کرد و وتی سینۆها ئێستا وەکو ژنە گەنج و جوانەکان سرت بێموو بووە، بەڵام من ئەم سەرم لە سرە پڕمۆکانی پیاوانی تر خۆشتر دەوێ. ئێستا بوەستە با خواردنەوەت بۆ بهێنم.